چی ئەسڵاو دەبێت ئەمە داری ساکورایە کە لە یابانەوە هاتۆتە هەرێمی کوردستان. ئەم دارە دارێکی یابانی لە یابانیەکان دارێکی پیرۆزە دارێکی تایبەتە بۆ یەکەم جاران دارە دێتە هەرێمی کوردستان. ئەم شەقامە لە شاری هەولێر سەرجەمی بەم دارە دەچێنرێت پڕ دەگرێت لەم دارە کە زیاتر لە 80 بۆ 90 دارە ئەمە بە فڕۆکە بە باخیرەی گەولە لە یابانەوە هاتوو تا گەشتۆتە هەرێمی کوردستان ئەمڕۆ لێرە دەست پێ دەکەن. ئەمە هەمان ئەو دارەیە ئەگەر لە زۆری هاوڵاتیان لەوانەیە لە ڤیدۆ لە فۆتۆوا بینی بێتیان دارێکی زۆر تایبەت و دەگمەنە گوڵی ڕەنگاوڕەنگ دەکرێت چەند ڕەنگێکیە ڕەنگی مۆری هەیە ئەو ڕەنگە پەمەیەی هەیە ڕەنگی سپی هەیە دارێکی زۆر تایبەتە و ساڵانە لە وڵاتانی جیهانەوە خەڵک دەچن سەردانی یابان دەکەن بۆ کڕینی ئەم جۆرە نەمامە و بۆ کڕینی ئەم گوڵە. ئەم ساڵیش وەکو یەکێک لە کۆمپانیەکانی کەرتی تایبەت کە کۆمپانیای سەردارە هێناوێتە هەرێمی کوردستان و دەوێت ئەم شەقامە بکات بە و ئەمان یەکێک لە شەق